حاڵتان لێبێت و بەیانیتان باش لە هەرکوێیەکن لەشتان ساغ بێ و تەندروست بن و خەندە میوانی لێوەکانتان بێت و ئارامیش میوانی دڵەکانتان. ئەم بەیانیا لە پرۆگرامی بەیانی 24 من سۆڤان فەرمان لەگەڵتانم هیوادارم کە یەک کاتژمێری تەواو بەیەکەوە کاتێکی پڕ لە سوود و پڕ لە چێژ و پڕ لە زانیاری وەربگرین. جا لەگەڵمان بن بۆی کە بزانین ناو ناوڕۆکی پرۆگرامی ئەم بەیانی 24 کە هەمیشە ئێوە ڕاهاتوون لە تەواوی بوارەکان لە پرۆگرامی ئێمە بابەتتان بۆ ئامادەکرابێت هەر لە بابەتە ئەدەبیەکان و بابەتە کولتوریەکان و وەرزشی و تەندروستی و تەنانەت ئەو بابەتانەی کە بابەتێکی کۆمەڵایەتی. جا لەگەڵم بن بۆی بچینە ناو ناوڕۆکەوە لە ناوڕۆکەکان کورتەیەک لە بابەتەکانتان بۆ ئەخەمە ڕوو دواتر بە کشتێکچینە ناو پرۆگرام ئەمڕۆ تەنیا لە ستۆدیۆی هەولێر پرۆگرامتان پێشکەش ناکەم بەڵکو ئەچینە سلێمانیش دەبێت ستۆدیۆی کراوەمان دەبێت هاوکارمان دالیا کەمالمان لەگەڵم ئەبێت جا لە ناوڕۆکی پرۆگرام پێتانڵم کە بابەتەکەمان چییە و بۆشی دەچینە سلێمانی. ئێستا لەگەڵم بن بابزانی چی تێ ناوەڕۆک داتراگەڕێمانێت. لا کتێبخانەی گشتی هەولێر هۆڵێک بە ناوی نووسەر و ئەدیب خاتوو کوردستان موکریانی ناونرا. کرماشان یەکێکە لە گونجاوترین شوێنەکانی جیهان بۆ وەرزشی پاراگلایدەر و وەرزشەوانەکانی چەندین نازناوی جیهانیشیان بەدەستێناوە. هەنار هاتە هەولێر. چوارەمی فستیڤاڵی هەنار و بەرهەمە ناوخۆیەکان لە هەولێر بەڕێوە دەچێت و 3 ڕۆژش بەردەوامە بێت. ئەمڕۆ دووهەم ڕۆژێتی. بێگومان کوردستان موکریانی ناوێکی دیاری قەڵەمی ئافرەتانی کوردە کە خاوەنی 82 بەرهەمی نووسینە لە بوارەکانی شعر و زمانەوانی و چەمکی بزوتنەوەی ئافرەتانی کورد. ئەم خاتونە نووسەرا نیو سەدەیەکە سەرقاڵی نووسینە لە ڕێوڕسمێکی تایبەتدا لە شاری هەولێر و لە ناو کتێبخانەی گشتی زەیتونا لە هەولێر وەک وەفا وەک ڕێزێک بۆ خەبات و قەڵەمەکەی هۆڵیەکان بە ناوی کوردستان موکریانیەوە ناونا. لە ناو 82 بەرهەمی نووسراوی خۆی کوردستان موکریانی یەک لەو کتێبانە هەڵدەداتەوە کە دەیباتەوە سەردەمی منداڵی و سەرەتاکانی دەستپێکی نووسین. ئاوڕێک لە ڕابردوو نیو سەدا خزمەت بە کتێبخانەی کوردی. لەگەڵ هەر لاپەڕێک لەم کتێبە دەیان بیرەوەری تاڵ و شیرینی دێتەوە یاد. لە تەمەنی 10 ساڵیەوە ئەم خاتونە بەهۆی باوکی گیوی موکریانی قەڵەم و کتێب دەکاتە باشترین هاوڕێی و ژیانی خۆشی بۆ تەرخان دەکات. هەڵبەت ڕێنوێنی کردوم، ڕێگەی پیشانداوم، پشتگیری کردوم کتێب. لەگە کتێبدا زۆر دۆستم. ئەوە وای کردووە کە منیش بەرهەمم هەبێ. بەرهەمەکانیشم 2 بوار دەگرێتەوە کە برێتێ لە زمانەوانی و دۆزی ڕەوای ژن. هەڵبەت خۆشەویستی خەڵکی پێبەخشیوم، ڕێزلێنانی خەڵکی پێبەخشیوم. ئەگە بێت تەمەشاکێ دەبێنی ڕێزلێنان وەکو ئەمڕۆ ڕێزلێنانم بۆ دەکرێ دەبێنی ڕێزلێنان خۆی جۆرێکە لە خۆشەویستی. خۆشەویستیش هێزت دەداتێ، توانایەکت پێ دەبەخشێ بۆی بەردەوامبی لە ژیاندا وەهانت دەدا بۆ ئەوەی کەوا تۆ لە کارەکەتدا ئەفراندن بکەی زیاتر. خەبات و سالەکی ئەم خاتونە کووردە لە ماوەی 76 ساڵی تەمەنیدا بۆتە هۆکاری ئەوەی دەیانجار لە ناو و دەرەوەی کوردستان ڕێزلێنانی تایبەتی بۆ بکرێ. بەم جۆرەش بە ئامادەبوونی دەیان کەسایەتی و ئەدیب و نووسەر بە پێشنیازی بەڕێوەبەری کتێبخانەی گشتی هۆڵێکی تایبەت بە ناو کوردستان موکریانیەوە کرا. وەکو ئافرەتێش حەزم کرد ناوی ئافرەتێک لە یەک لە هۆڵەکانی کتێبخانە بێت لە بەرەوەی خاتونێکی شۆڕژگێرە، خاتونێکی خەباتگێڕ و نووسەر و دەتوانم بڵێم ئایلێکی بەڕاستی گەورن کە لە خزمەتی کتێب و دۆستایەتی کتێب و چاپی کتێب بوونە. کوردستان خان یەک لەو نمونانەیەکە
پێویستە نەتەنها هۆڵێکی بەناو بکرێ بەڵکو پێکەرێکی ڕێز لێنانیشی بۆ بکرێ بۆ کە ببێتە نمونەی ئەوەی کە تەماشا بکەین دەرسی گەورە لەو ئافرەتانێکە لە کۆمەڵگان لە نەتەوەی کووردا هەن لە هەر چوار پارچەی کوردستان. کوردستان مکریانی جیا لە نووسینی هۆڕاوە دەیان کتێبی لە بوارەکانی زمانەوانی و چالاکی ئافرەتان بە زمانەکانی کوردی، عەرەبی، ئینگلیزی، فارسی، ڕووسی و هۆڵەندی نووسیوە. ئەگەر پێشتر تەنها بەرهەمەکانی ژنێکی نووسەری کورد لە ناو کتێبخانەکاندا بوو، ئەوە ئەمڕۆ یەک لە هۆڵەکانی ئەو کتێبخانە کە تایبەتە بە کۆڕ و سمینارەکان بە ناوی کوردستان مکریانی گرێ دەدرێت و بۆ هەمیشەش دەمێنێتەوە. هێرۆ مۆلودی، کوردستان 24 هەولێر. مادەم هەر لەناو بابەتی ئەدەبین با هەر لەوام کەش و هەوایە بتان هێڵمەوە لەناو جەبی بابەتە ئەدەبیەکان. دەزانن کە پرۆگرامی بەیانی 24 ئێستا بڕگەیەکی هەیە کە بڕگەکەمان ناوناوە بڕگەی لەگەڵ ئەحمەدی خانی کە لەلایەن جان دۆست نووسەرەوە پێشکەش دەکرێت. جا ئەم بەیانیە جان دۆست دەیەوێت زیاتر لەبارەی ئەحمەدی خانی لەو بواری کە نووسراوەکان و هۆنراوەکانی ئەحمەدی خانی لە زمانی فارسی و عەرەبی و هەروەها ئەو زمانانی کە نزیکن وڵاتانی دراوسەی ئێمەن لە ناو شارەکانی ڕنگدانەوەی هەبووە. جگە لەوە باس لەوە شەکات کە ئەحمەدی خانی تەنیا هۆنراوەکانی ئیلهامێک نین تەنیا باسی لە دڵەوە قسە بکەن، ئاوێتە بوونی دڵ و جەستە و ڕۆحە بەیەکەوە. جا پێکەوە گوێبیستی جان دۆستە بین زیاتر لەسەر بڕگەی لەگەڵ ئەحمەدی خانی ئەم بڕگەیمان بۆ ئارازێنێتەوە. با پێکەوە بینەربین دواتر دێمەوەلاتە. دەم باش تەماشەوانین هێژا هون بخێر هاتن خەلەکەکە نو ژە بەرنامەیە لەگەڵ خانی. ji ekranên Kurdistan 24 em ê careke dîbware bin bihêvîne ku îro jî nêzîkî fikr û bîr û baweriyên xaniyê mezin bibin. Ji bo îro me deh malik ji were hilbijartine ew jî hîn ji destpêka mamûzînê ne. Ev malik bi rastî wekû me got him zimanê wanê erebî geleke yani bi erebî hema bibêje bi erebî hatine nivîsandin ji ber çi ji ber xelekek berê de me got ku nivîskarê me yê berê şeherê me yê kevin ê klasîk mihtacî vî zimanî bûn ku karibin pê fikr û felsefeyê bibêjin. Zimanekî Kurdî ji bo behskirina felsefeyê li bawan nehatibû xoloqandin, nehatibû damezrandin. Lê wek me got bingeh ji me re danîne em ê jî li ser bingeha wan ava bikin. Ez ê bixwînim paşê nuqta bi nuqta şirove bikim tiştê ku em karibin bigihêjin îroj. Ev alem û ademî û meşhûd, ev mumkin û masîwayî mewcûd. Hemyan bi te ye mudare û debr, feyyazê riyazê xelqî wel emr. Emrê te bi lafzê kun du alem, mewcûdê kirin gherez çi Adem. Adem bixwe yek ji her du wan e. Yek herfê ji emrê kun fekane. Ew herfê heqîqeta muheqqeq. Hem emre bi qudreta te hem xelq. Eşbahê muressemin bi nasût, erwahê muwessemin bi lahût. Ev ruh û cesed, ev ruh û cesed bi cebr û ikrah. Tezwîcî bûwîn bi emrê Allah. Nasûtî eger çi reng sefale, lahûtî ji pertewa cemale. Ev deh malik ew jî felsefeyekê dibêjin. Felsefeya ku insan wek insanîn wek afrîdeyekî cuda ji afrîdeyên din ê li ser rûyê erdê ew mebesta xelqa erd û ezman û gerdûnê bû. Xwedê ev hemû tişt ji bo wî çêkiriye. Ji bo insan çêkiriye. Qur'anê de heye innî câilun fil ardî xelîfeten. Ez xelîfeyekî ji bo xwe li erdê dixuliqînim. Xwedê ji melaîketê xwe re gotiye. Ev felsefe gelekî qîmet dide insan. Gelekî
الإنسان دنيرة وك نرخي ونرخي جلكي بهاي جبويجي مثلا كشتنا إنسانا بر مزن دبينا لقور في فلسفة إنسانك بكوجي القرآن دجي هيا فكأنما قتل الناس جميعا أو جيش توراتي ورقرتنا ناب روحي إنسانا بسوج بسبب ولا تنكرن تشكو خودي أو أفرانديا جبو هبه جي حكمتك رو أفرانديا همو مخلوقات همو دار وبر وشيا ودريا وستيرك وهيب وروج وسخرت قرآن دعاية سخر لكم يعني جوارا سخرانديا جوارا جي إنسانا را خوشكيش كيريا دفردا أموار في بيجن مالك أول أف عالم آدمي مشهود عالم شخو أمزانن آدمي جي إنسان مشهود تشتيكو بشافان تيديتن هر مخلوقك خديه أف ممكن وما سواي موجود ممكن هر تشتيكو جدرفي خديه بجرد بيج ممكن الوجود أو جد فلسفية ده هي مقارن إيش خارة بخوا زفرة يعني بخوينا وبدأ دوفان تشتان دكارة كتابين علم الكلام إسلامي ده كتابين فلسفية إسلامي ده بخوينا ممكن الوجود إنسانة ملائكته عردة عزمان أفرا ممكن يعني وجود أوان هبا نبا دكاره واجب الوجود لازم هبا ودفي هبو يا خدية تاني خدية أف ممكن وما سواي موجود سر إنسان أو مخلوقات خدية بيجا هميان بتايا مدارة ودبر هلبت همو خدية وقريداينة فياض رياض خلق والأمر خدية فياض إيقو أو باخشين هبون و نبونه بخشين تشتين ديار و نديار آفراندية أو خدية سر خدية دي بيجة أمريتا بلفظ كن دو عالم موجود كرن غرز چه آدم وقت ما قلت دفرده فلسفة أحمد خاني ديارة كو غرز و مبست و آرمانج آفراندنا دنيا جا آفراندنا هر كوشة دفي گردونه ده بني آدم إنسان باللفظ كن دو عالم تشيكر نخوده كن فيكون يعني ببه بخلقه بآفره وراء آفراندن هن متصوف وهن فيلسوفي كافن دبيجن كن دو حرف كاف كونه قردونه ونه حرفا نجي إنسان كن يعني قردون إنسان تشيكر يك برانبري قردوني هموية إنسان في خلقات أخويا لسر عردي خودي أو كريا برانبري هبوني هموي هبونا غالاكسيان وأف قردون وأف چرخا قردوني هموي لهمبر إنسان كن فيكون بأمر كن دو عالم تشيكرن دو عالم عالم الغيب وعالم الأمر عالم الغيب أو عالم فشارتي ملائكة جن أو تشتيكو باورية باورمندا بيهنا أو نلبر شافان جنة جهنم عذاب القبر نظام تشيكا لك تشتي وصانا أو أنا عالم الغيب جيرد عالم الأمر أو أميجن عالم الخلق والأمر عالم الخلق نوانا وعالم الأمر جي أفيكو نديارن برشافي ما بحثا وان كريم يك حرف يجي أمر كن فكان آدم بخوا يك جهر دوانا آدم نا آدمي بابي مروفاتيه يعني آدم رمزة سمبولا إنسانة يك حرف يجي أمر كن فكان أو حرف حقيقة محقق أو حرف آدم حرف حقيقة خديه أو حرف يعني عندنا خديه تعالى هم أمر بخلقته هم خلق يعني دبيجا إنسان دا دو تشتين جواندن شخو أبجي فلسفة كإنسان نتاني أم بيجن بشي لاهوتة بشكي روحانية بشكي روحة لاشة مادية وروحة مادة وروح تيكل هفوية مروف جي خلقية هم مروف هم آلية كيوي أم بيجن وكو ملائكتها هي آلية كيوي نوراني هي آلية كيوي باقج هي هم آلية كيوي مادي ج حرية هاتيا خلقاندن جبركو لغور اسلامي ولغور دينان خودي آدم بدست خود چه كريش حرية چه كريه باشي روحي خود بردايكي ديمك بشك جي أو حرية بقيمة نتشتكى كان جيبو بقيمة قافاكو رح
خودێ ڕح بەردا وێ جەسەدی ئەم پێدا بچن أشباح مرسم بناسوت أرواح موسم بلاهوت أشباح جسد وەک بێ نەقشە ختمە ناسووتیە لەسەر ناسووتی یعنی ئەم بێژن مادیەت ئینسانیەت هەبوونا مەحسوس لێ ئەرواح چنە ڕحژی تشتێکی لاهوتن ji با Xwedê de hatiye wê ji xwe evaya wekman ha gote him dubare dibe ev ruh û cesed bi cebr û ikrah em wane ser vê malkê tezwîcî bûîn bi emrê Allah ruh û laş ruh giyan û beden çawa hatine bahev bi mesela li gor xanî dibêje وەکو تەزویج بوونە وەکو زەوجینە بوونە جۆت بوونە لەگەل هەف بوونە یەک ئەف فەلسەفە ئەمێ فرە خەلەکا بێدا بەحساوێ بکن ئەف فەلسەفە li ba Ibn Sîna jî heye li ba Ibn Sîna قەسیدەکە wî gelek meşhûr e ئەمێ خەلەکا بێدا بەحس bikin ji ber ku niha dema me nema bi zorê wisa bûye ne bi kêfa xwe hatine bahev bi zorê û ji bo wê jî bi zorê ji hev diqetin jî ruh bi zorê ji laş diqete eva felsefeyeke em ê xeleka bêde ji were bibêjin niha dema me nema em gihan dawiya vê xeleka xwe jî heta yeke din bimînin di xêr û xweşiyê de her hebin ئێستا کاتی ئەوەیە کە میوانداریتان بکەم بۆ ئەوەی سەرنجتان بچێتە سەر ستۆدیۆی سلێمانی چونکە لە سلێمانی ئەم بەیانیە هاوکارمان دالیا کەمال لەگەڵمانە بێت و تەوەری ئەم جارەی پرۆگراممان کە ستۆدیۆی کراوەمان لە سلێمانی بەو جۆرەیەکە باس لە گرنگی ئەو ناوەندانە دەکەین کە گرنگی بە خولیا و هونەری منداڵان دەدەن جا دیالیا چەند میوانێکی تایبەت بەم بابەتەی بانگهێش کردووە دالیامان لەگەڵا سڵاوت لێبێ بەیانیت باش دالیا هیوای باشی بۆ تۆ و بۆ میوانەکانیش تەخوازم ئیدی من بینەرانم دەستپێرمە دەستی تۆ بابزانین لەلای تۆ چ بابەتێک ئامادەیە لەسەر ئەوەی کە گرنگی ئەو ناوەندانەی کە سەبارەت بە خولیاکان و هونەرەکانی منداڵان تەواوی چالاکی و تەواوی توانای خۆیان دەخەنە گەڕ بۆی کە خزمەت بە منداڵان بگەێنن سڵاو سۆپان بەیانی ئێوە بینەرانی کوردستان 24 باش ئەمڕۆ باز لە گروپێک یان فێرگەیەکی تایبەتی شای سلێمانی دەکەین کە چەندین ساڵت دامەزراوە بە شێوەیەکی زۆر زانستی و ئەکادمی خزمەت بە مناڵان دەکا لە بواری هونەردا ئەویش فێرگەی نامدار قەرەداخی کە لە ساڵی 2007ەوە دامەزراوە بە خۆشحاڵیەوە لەو ساڵەوە توانیوەتی چەندینەوە پێ بگەێنێ لە بواری هونەردا مامۆستا بەخێر هاتی خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵ ئەم گروپە جوانە تا لێرە ئێمەتان گەورە کرد ئەگەر تیشی بخەینە سەر کار و چالاکیەکانتان زیاتر لە ماوەی ئەو چەند ساڵێک کە دامەزراون چۆن کارەکانتان کردەوە؟ وەڵا ئێمە زیاتر فێرگەیەکی فێربوونی مۆسیقاین کە بە شێوەیەکی زانستی هونەری سەردەمیانە فێری مۆسیقایانەکەین فێری هونەریانەکەین بەڵام گرنگیەکی زۆر زۆرئین بە لایەنە پەروەردەیەەکە بە مرۆڤبوون بە خۆشەویستی بە گیانی برایەتی و دراوسێتی و بەها جوانەکان بە گشتی ئەمە گرنگی زۆری پێین باشە مامۆسانەمدار ئەگەر بینە سەر بیرۆکەی سەرەتای دامەزراندنی ئەم گروپ با دواتر یەنە سەرەوەی کە چۆنچۆنی کارەکان چۆنچۆنی کار لەگەڵ مناڵانەکەی لە بواری ئەوەی کە بە شێوەیەکی زانستی و ئەکادمی فێریان بکەیت چۆن بیرۆکەکەت بۆ هات؟ بیرۆکەکە زیاتر کاتێ من 34 ساڵ لە نامۆیی و لە دەروی وڵات ئەژیام لە ساڵی کۆتایی 2016 هەستم کرد کە وڵاتەکەم نیشتیمانەکەم لە قەیرانێکی زۆر گەورەیە و لای من قەیرانەکە قەیرانێکی ئابووری نەبوو قەیرانێکی سیاسی نەبوو قەیرانی نەمانی خۆشەویستی بوو بەها جوانەکان بوو نەمانی خەندە بوو بۆیە بە فەرمانی خۆم زانی کە ئەگەشتێکی زۆر کەمیش ئەزانم بگەڕێمەوە ئێستا وڵاتەکەم پێویستی بە منە نەک دەرەوەی وڵات بۆیە گەڕامەوە لە ڕێگەی مۆسیقاوە هەوڵما مناڵان و گەنجان و دایک و باوکانیشیان کۆکەمەوە بۆی هیچ نوێ بەلای کەمەوە لە ڕێگەی هونەرەوە کۆیان کەینەوە و خۆشەویستی و بەها جوانەکان زیینوکەینەوە و کۆبنەوەی دروستکەین خەندە بخێنەوە سەر لێی خۆمان زۆر باشش ئەو مناڵانەی کە یەنە لای تۆ
ئێستا گروپەکەتان گروپێکی گەورەیە ژمارەی خۆی لە چەند ئابینێتەوە و چۆنی تۆ هەڵیانە بژێری هەست دەکەی کە ئەمە بڵێ پێویستە تۆ هەڵی بژێریت و کاری لەگەڵا بکەی لە ڕوانگەی هوەرەوە. من منال هەڵ نابژێرم هەج مناڵی لە تەمەنی 7 ساڵ و نیوە تقریبا بۆ 18 ساڵ ئێمە وەریەگرین و هیچ هەڵبژاردنی لای ئێمە نییە مناڵەکە و خۆت پەروەردەیەکەیت ئێمە بەس بیان و ئێمە پەروەردەیانکەین لە ڕووی هوەری و لە ڕووی پەروەردەیەوە بۆ ئێمە گرنگە و ئەم فێرگەیە بۆ بە ماڵێک بۆ هەمووان نەگوک هەر فێرگەیەکی مۆسیقا گرنگە ئێمە لەم فێرگەیە کۆبینەوە کاری هوەری و کاری پەروەردەیی ئەەکەین و توانیمانە هەموو ئەمانە بکەین بە هاوڕێ یەکتری و خۆشەویستی بەخشن بە یەکتری و کاری جواری هوەری بکەن کە کاریان هەبێ لەسەر کۆمەلگاکە. ئێوە ساڵانە چەندین کۆنسرتیش ئەنجام بدەنوانە تا لە چەند شوێنی هەرمی کوردستان کۆنسرتان ئێمە توانیمانە لە هەموو شارەکانی کوردستان کۆنسرتی گەورە پێشکەش بکەین و لە شاری سلێمانی دەیان کۆنسرتمان کردو چونتە شارچکەکانیش بۆ نمونە لە چەمچەماڵ لە دەربەنیخان لە قەراغ ینی شارەکانی دیکە لایە فێریان بکەیت یان هەر لە سنووری پارێزگای سلێمانی ئەوانە یەن بۆ لای ئێمە زیاتر لە سنووری پارێزگای سلێمانی چکە لە شوێنەکانێکەوە بێن بۆ ئەوان زۆر دوورە و زەحمەتە گەیاندنیان. بەڵێ کاتێککە دەستمان پێکرد بە زۆربیان تەوت پێ بکەن خەندە بکەن ئەمەژێکێکە لە ئامانجەکانی تۆ کە دڵخۆش بن مناڵەکان بێگومان ینی هەستکردن بە خۆشی و لە ژیان و هاوکاری ئەمانە مرۆڤ بوون ئەمانە لە زانست گرنگترن بۆ ئێمە لە هوەرەکە خۆی گرنگترن هەرچەند هوەرەکە خۆی ئەم ئیشەیەەکە بەڵام ئێمە زیاتر گرنگیمان پیاوە. زۆر باشە مامۆستا قسە لەسەر بواری پەروەردەیەکە شەکەین بەڵام پێم باشە سەرتا مادەم ئەم مناڵە جوانە ئەم لە گروپەکەت هاتوون بەرهەمێکمان پێشکەش بکەم بۆی بینەرانیش بزانن کە مناڵان کە لە لای ئێوەن چی فێر بوون. زۆر چاکە ئێستا گۆرانی دایک پێشکەشەکەین کە لە ئاوازی برای هونەرمەند مامۆستا برایم سابیرە. فەرموو. ڕەوشتی بەرز و ڕاستی فێرەکردم بە شیری پاکی خۆی گۆشی کردم منیش هەمان ڕێی چاکی ئەو ئەگرم ئەو رازی پاکی و گوڵسۆزی ئەبڕم
دەستەکانتان خۆش مامۆستاگەر بینەوە سەر هەڵبژاردننی ئامێرەکان بۆ مناڵان چۆنی کاری لەسەرەکەی مناڵەکان خۆیان ئامێرەکان هەڵبژێرنیان تۆ بۆیان دیارەکەی کە ئەمە بۆ ئەوان باشترە. کەیەن بۆ فێرگە ئێمە ئامێرەکانیان هەموو پیشانەین ئەوانەی کە بەردەستە و بۆیان شەرحەکەین بەڵام لای ئێمە گرنگترین شت ئەوەیە کە مناڵەکە خۆی ئارەزوی چی ئەوە هەڵبژێرێن نەک دایک و باوکی چکە زۆشتی وا ڕوویاوە لای ئێمە و دوایی چاکمان کردوێتەوە دایکەکە یان باوکەکە خۆی حەزی لە کەمان بۆ نمونە لە مناڵیات دەستی نەکەوتۆ بۆی نەڕەخساوە ئەتر حەزەکان مناڵەکەشی فێری و ئامێرە بێت بەس لای ئێمە مناڵەکە ئارزوو ڕەغبەتی حەزی لە چیە پاژەوەی کە معلوماتی باش وەرەگرە سەر ئامێرەکان ئەوە گرنگە ئەوە هەڵبژێرێت. باشە. فێرگەکەی ئێوە جگە لە بابەتی فێرکردن لە ڕوانگەی پەروەردەشەوە کارەکە چۆنی ئەو کاراکەنەوە تیشکە خەنە سەر چیەوە زیاتر؟ تیشکە خینە سەر مرۆڤ بوون پێش هەموو شتێک کە مناڵێک یە بۆ لای ئێمە پێش هەموو شتێک زۆر گرنگە ئێمە هەستێکی بینێ کە ئەمە وەکو ماڵی خۆیەتی و ڕێزی هەیە قسەی ئەخوات گوێ لێ ئەگیرێت خۆشەویستی پێشکەشەکرێت کاتێک کە مامۆستا و فێرگە مناڵەکەی خۆشویست و ئەم هەستەی لا دروست بوو ئۆتۆماتیک مناڵەکەش مامۆستا و فێرگی لا خۆشە بێت کە ئەم خۆشەویستی لە بینی مامۆستا و فێرخوازە دروست بوو ئێتر پرۆسی فێربوون زۆر بەباشی زۆر بە خێرایش بەڕێوەچێت لەبەرەوە مەسلەی خۆشەویستی و ئارامی و گرنگی پێدان و هەستکردن کە ئەبیش هەیە و مرۆڤە و واتە ئێوە لە پەنا فێرکردنە بە تایبەتی بۆ هونەر بۆ گۆرانی بۆ میوزیک ئامانجێکی دیکەشتانەیە پەروەردەیە و پەروەردەش زۆر بەباشێتوانێت لە ڕوانگەی هونەرۆک یعنی هونەر ببێتە سەرچاوەیەک بۆی پەروەردەش کاریگەری خۆی لەسەر مناڵەکان بەجێ بێڵێت جگە لە مناڵەکانی ئەو کاریگەریشتانە سەر خانەوادەکانیان هەیە چۆنی ئەو کارە ئەکەن و بۆ چ ئامانجێ تۆتەوێ هەر مناڵێکێت دایکباوکەکەشی بەشدار بێ لە کارەکانیدا کاتێک کە مناڵەکانیان ئەوەی کە دایک و باوک و کە سوکاریان توانە بێت لە فێرگە بمێننەوە مەبەستمان زۆرە لەمە مەبەست زۆرە لەم داوای ئێمە ئەوەی یەکەم کە مناڵەکە وەکو مەرجیش دیاریتان کردووە وەکو مەرجێک ئەوەی کە بگونجێ بۆیان ئەوانەی کە ناگونجێت ئەوە ناتوانون نایەن بەس کاتێکە گونجا بۆیان مەرجێکە و ئەبێ ئامادە بن کاتێ مناڵ هەستەکە دایک و باوکی لە فێرگێ و ئەم لە ژووری تەنیشتێتی و ئاگایان لە یەکتریە هەست بە ئامانەتێکی زیاترەکە دایک و باوکەکەش هەست بە خۆشیەک و ئامانەتێک و تێگەشتنیی زیاتری هەیە کە چۆن مناڵەکەی پەروەردەکرێت چۆن فێری مۆسیقا بێ لە پشۆکانی دەوانەکانە یەکتری ئەبینەوە دایک و باوکەکان خزمەتی مناڵەکانەکەن شەربەت و شتی گەنمە شامیە بێ پسکیتێ بێ خواردنێ بێ بۆیان حازر هەر دروستکردنەوەی زنجیرێک پەیوەندیە لە نێوان ئەو ناوەندانەی فێرکردنن لەگەڵ خێزانەکان بۆی کۆنتاکتێکی زیاتر هەبێ لە نێوانیانە خێزانەکانش کە لەوێ دانیشن مەجبورن کە پێکەوە بکەونە گفتوگۆ لای ئێمەش گفتوگۆ تەنها بۆیان نیە مۆبایلەکانیان بەکاربێن و خەریکی ئیش بن لەگەڵ مۆبایلەکانیانە و بۆیان نیە هەندێک باسی تر بکەن ئیلا باسی پەروەردە و کۆمەڵایەتیمانە بێ مەجبورە کەوتە گفتوگۆ لەگەڵ یەکە ئیسفادە زۆر لێگەکەن ناحی کۆمەڵایەتی پەروەردەی مناڵەوە و ئەبن بە هاوڕێ یەکتری زیاتر لە یەکتی تێگەشتن وای لە تۆ دایک و باوکەکان لە ڕێگەی فێرگەوە کە لەو پێش یەکتریان نەناسیوە بوون بە هاوڕێی نزیکی یەک ئیسەهات و شەیەکەکەن پێکەوە سەفەرەکەن ئەچنە باخی یەکتری ئەمە شەرە و خاڵە گرنگەیە کێمەمانەوەی کاریگەری لە ناو کۆمەڵگایە بەجێ بەڵین تەنها بە مناڵەکان ناکرێمە بە خانەوادەکانیش دەکرێت کە پێویستە خانەوادەکان ڕۆڵ و کاریگەریان هەبێت. بەڵێ دایک و باوکان ڕۆڵی تاویان هەیە لە هەموو کۆنسێرتەکانمانە لە سەیرانەکانمانە هەموو کارێک حتا کۆرسی گۆرانی وتن زۆربەی کارەکان هەر هەموو کارەکان زۆربەی دایک و باوکان پێ هەڵسن. باشە هیچ کاتێکە بۆ یان دایک و باوکێک بزانی خولیایەکی هونەریە بەشداری گروپەکەی پێ بکەیت؟ بەڵێ زۆر ڕوویاوە وای لێهاتوو ئێستا چەند دایک و باوکێک هەیە لە فێرگا لە کۆنسێرتە گەورەکانمانە لە تەلەڤیزیۆنە بەشدارین و وەکو گۆرانی بێژێک یان وەکو کۆرس یان وەکو خزمەتکارێک ینی ئێستا بە تاوەتی فێرگە بۆ بە ماڵێک پێڵن ماڵی هەمووان. زۆر باشە ماڵ ساگەر گوێمان لە بەرهەمێکی دیکەی بە تایبەتی گەر میوزیک بێ زۆر باشترە. پارچە مۆسیقایەک مەقصێت بەڵێ سەش پارچەی مۆسیقا بە ناوی چەمی ڕێزان لە دانانی حەسەنی نەی کە بە باڵەبانێکی بچووکۆ ئەم مۆسیقا گەورە عەزیمەی دانا و ئێستاش ئەمانە پێشکەشی ئەەکەن فەرموون.
مامۆستەکانتان خۆش بێت مامۆستا بۆچی هەمویان کوڕن کچەکان کوان وڵایی گلەیەکەش با من لە تۆ بکەم و لە ستۆریەکەتان ئیمکانی ستۆریەکەتان گلەی لەسەر و ئێوە بکەم کە ئێستا ژمارەێکی باش هاتوون بەڵام با کچێکی تیا بووە بەڵێ لەبەر ئەوەی یەکەم ئێمە 4 ئۆرکسترمان هەیە تەڵەوەکەی ئێوە چەند ڕۆژێک لەمەوە پێش بووە و لە کاتێک شاکە فێرگە 4 ڕۆژ داخراوە بۆ هین ڕاستە خۆشتان ناساون بەس پێم خۆش بوویکێ لەوانەی کە هاتون کچ بوونایە وڵا کچی تیا بوو یەکێ لەوانە کچ بوو کە هەڵبژێرا چکە شتەکە زۆر سەریع کرا ئەومیش تەندروستیم تاوە نەبوو تەلەفۆنم بۆ کردم وتم مەیە کیبۆردەکەشمان هەر بە احتیاط هێنا باش و شوێنێکتان بۆ کردەوە لێرە گلەیەکە لە خۆتانمانەوەی زیاتر پەیامەکە بگەنین پەیامەکەی کە فێرگەی نامدار چۆنە ڕوانگەی بابەتی ئەدەبیات بابەتی پەروەردە بابەتی هوەری بابەتی کللتوریەوە کار دەکات بەڵام پێم خۆش بوویکە لەو کەسانەی کە لێسە بەشدا لەو ناڵانە کچبوونە بۆی بزانین لەناو ئەم گروپە جوانەی کەەوە دروستان کردووە خانمی شەیە وەکو خۆشت دوت و دایک و باوکانیش بەشێکن لە کارەکانی ئێوە کە بەشێکیشان گۆرانی ئەڵێن باشە مامۆستاگیان ئەگەر بینەوە سەر پرسیارێکی دیکە لە ڕوانگەی ئەوەی کە ئێوە بە شێوەیەکی پەروەردەی و تێکارەکەین و جگە لە خۆشتان چەندین کەس و کوڕایەنە لە ناو گروپەکەیە کارەکە بۆەوەی کە مناڵان هۆشیاریان بنێ بە تایبەتی لە ڕوانگی بەکارنێنانی بابەتە تەکنەلۆژیەکان و کاریگەری لەسەر مناڵان ئەوە چۆن کارەکات ئێمە زۆر کەڕەت لە پشۆکانە و جاری واشە لە کاتێکا کە لەو پەڕی وانە حازرکردنین و مادە حازرکردنین کە شتێک ڕۆیەک سەر دەرزەکە وەستین وەکەین بە ناحێ پەروەردەیەەکە گرنگێکی زۆرمان ناوە بە پەروەردەیەەکە بۆ نمونە ناحەی بەکارهێنانی عالەمی دیجیتال موبایل کە ئێمە کاریگەریمان لەسەریانە تیان ئەگەێنین سپۆرمان بۆ هێناون لە هەموو ڕووەکان و خەو خۆراک موبایل لە کاتێکدا فێرگەی و فێرگەیەکی میوزیکە بەڵام لەو ڕوانگەشەوە کارەکات بەڵێ بەڵام ئێمە فێرگەکەمان هەر بۆ میوزیک دروست نەبووەکو باسمان کرد ناحێ پەروەردەیەکە لە ئێمە و مرۆڤبوون لە هەموو شتێک گرنگترە بۆ ئێمە ناحەی خۆشەویستی گەل و نیشتیمان بۆ نمونە کە زۆر لاواز بۆ ئێمانەیە زیینیکەینەوە برایەتی خوشکایەتی دراوسێتی یەکێتی هاوکاری ئەمانە ناو فێرگا لە مۆسیقا زیاتر گرنگی پێێرێت لەبەرەوە ئێمە فێرخوازمان هەبووە کە هاتۆ بۆ فێرگە لە کاتی پشووی هاوینە 16 سەعات خەریکی موبایل و عالەمی دیجیتال بۆ پلەیستێشنەکەی بووە وای لێ هاو بەبێ ئەوەی زەخت بکرێت سەرچ کەسێ بەڕوونکردنەوە پرسیارکردن لە خۆیان وەڵامەکان دەرهێنانیان لە خۆیان وای لێ ئەم مناڵە هەر پلەیستێشنەکەی فرۆشت و پاش ماوەیەک چوە پۆلی 12ەوە و پلەیەکی زۆر بەرزی بەجیهێنایە بۆ ئێمە ئەم شتانە گرنگترە لە مۆسیقاکە چەند مۆسیقاکە خۆی دەورێکی گرنگی هەیە بۆ ئەمان لە حەقەتا بەڵام ئێمە دوو مشتی زیاتر ماختۆ سەر کە مۆسیقا خۆی مرۆڤ هێورەکاتەوە زیرێکی ئەکا تەندروستیەکە کۆمەڵایەتیەکە هوشیاری ئەکا خۆشەویستی ئەکا شخصێتی دروستەکە بۆی هەز بە ئەمانە دەکا مۆسیقامانە خۆی هەمووی ئەکا ئێمەز زیاتر ماختۆتە سەری زۆر باشە لە ڕوانگەی هەڵبژاردننی ئەو گۆرانیانەشی کە هەڵێ بژێری بۆ مناڵان تا چەندە کار لەسەر ئەو ڕوانگانەکە کە تۆ بە ئامانج ئەم گروپۆ پێ دروست کردووە ئێمە لە مناڵ ئەگەر لای ئێمە مناڵ ئەبێ گۆرانی مناڵانە بڵێت ئێمە زەدی ئەوین کە مناڵ بۆ کۆنسرتێک بۆ تەلەڤیزیۆن بۆ ئەمانە گۆرانی گەورە بڵێتەوە مناڵ ئەبێ حەقی مناڵی بێتی و وەکو مناڵێکیش پەروەردەی بکەیت بۆیە لای ئێمە گۆرانەکان کە مناڵێن گۆرانێکی مناڵانە یان نیشتیمانپەروی و کۆمەڵایەتیە بەس ئێمە هاتوین گۆرانی بێژی گەورەمان بۆ هێناون گۆرانی بێژە گەورەکانی شارەکەمان و وڵاتەکەمان بۆ هێناون مناڵەکان مۆسیقایان بۆلیان و ئەوان گۆرانی ئەڵێن هەموو ئەم گۆرانیان ڕەسەنایەتین گۆرانی ڕەسەنی میلۆدی ڕەسەنی ئەیانخێنە ناومێشکیانەوە وایان لات و ئێستا مناڵەکانمان خۆیان داواکەن گۆرانی ڕەسەنمان فێرکەن خۆیان گۆرانی هەڵەبژێرن و ئامادەی ئەەکەن کە لەوە پێشبێژەوەی ئەم مناڵان بنە فێرکە زۆربەی هەرە زۆریان هەرگویان لە مۆسیقای کوردی نەگرتووە دایک و باوکیشان ئەگەر گۆرانی کوردی شتیوایان لێبێ تیانە بابەگیان دایگیان ئەمە چێت خوا بیخەنە سەر فڵان گۆرانی ئەوروپیان تورکیان عەرەبیان فارسی بۆ نمونە ئێستا مناڵەکانمان بەرەو ئەوە ڕۆیشتون ئەمە دڵخۆشکەرێکی زۆر گەورەی بۆ ئێمە ئەمە ئازایەتەکەشی هەر بۆ من ناگەڕێتەوە بۆ دایک و باوکان ژەگەڕێتەوە کە بەڕاستی تەواو داغڵن لە ناو پرۆسەی فێربوون لە فێرگەکەمانە باشە کاتێ و گۆرانیانی کە خۆت وتێ هەڵیە بژەی بە تایبەتی گۆرانی فۆلکلۆرەکان خۆت مێژووکەیان بۆ گێڕیتەوە بۆیان باسەکەیم گۆرانی لە کێواتۆ کێ و توێتی ئاوازەکەی چۆن دانراوە
بێگومان ئەمیان بۆ باز دەکەین و بە تەفسیل ئەوەی کە خۆمان لێزین بۆیان باز دەکەین و ڕێنمایان ئین کە بچنە یوتیوبەوە بچنە ناوعالەمی دیجیتالەوە بە دوایە بگەڕێن خۆیان بۆ خۆیان ئێستا بە تایبەتی ئۆرکێستریە گەشتنە مستەوەیە کە خۆیان گۆرانی هەڵەبژێرن خۆیان دابشکردنی مۆسیقای بۆکەن هارمۆنیاتی بۆ دائەنێن خۆیان فێری ئەویانەکەین کە چۆن قیادەی مۆسیقا بکەن سەمەرحەلێکی باشیان باگراوندێکی باشیشیانەیە لە ڕوانگەی مێژوویەوە هەوڵی ئەومان ناوەنەی بتوانین ئەوە لەو ڕووی تێوەڕی و مێژووی شو کاریان لەگەڵا بکەین. زۆر باشە. ئەم گۆرانەی تر کە بۆت ئامادەکردن ئەویش گۆرانێکی فۆلکلۆرە یان هەر گۆرانێکی مناڵە؟ ئەمەش گۆرانێکی مناڵانە بەڵام گۆرانێکی مناڵان بە شێوازێکی تازە تەواو. خۆی گۆرانی مناڵان چەند شێوازێکی هەیە لە ڕاستیە. ئەوەیە کە گەورە مۆسیقای بۆ لێ ئەیات و مناڵ گۆرانی مناڵانە ئەڵێت ویان جۆریکە هەیە کە گەورە مۆسیقاکە لێات و گۆرانەکەش ئەڵێ بۆ مناڵی ئەڵێ. ئێمە هاتوون شێوازی کەشمان داناوە کە مناڵ گۆرانی بۆ گەورە ئەڵێت. ئەم گۆرانێکێکە لەو شێوازە تازەیە کە مناڵ داوا لە گەورەکانەکات ئەڵێ تکایە ئاوا پەروەردەمانکەن. ئەڵێ نەمامین ئێمە ئێوە باخەوان ئەی دایک و باوکو ئەی گەورەکانمان چۆن پەروەردەکرێن وها دێنە بەر پاشە ڕۆژی گەل بەرن بەرەو سەر مناڵ لە ڕێگەی مناڵەوە داوا لە گەورەکانەکەین کە باش پەروەردە بکرێن. ئەمە یەکێکە لەو شێوازە تازەیە. زۆر باشە با گوێمانێ بێت.
دەستەکانتان خۆش بێ و ماندوو نەبن هەر هەبن بۆ ئێمە مامۆستاگیان دڵخۆش بۆم کە ئەمڕۆ لەگەڵمان بوون لەگەڵ ئەم گروپە جوانە بە هیوایەوەی گروپەکەتان هەر بەردەوام بێ لەسەر ئەو کۆمەڵە ڕێباز و ئامانجەی دروست بووە کە دیارە کاریگەری و ڕۆڵی خۆیە بێ بەتایبەتی لەسەر پەروەردەکردنی مناڵ لەسەر بابەتی پەروەردە ئەمانە هەموو کۆمەڵێ بابەتی گرنگن کە کاریگەری و ڕێیشەیان هەیە لەسەر ئاراستەکردنی هەر کۆمەڵگایەک بە ئاراستەیەکی باشتر بۆ نەوەکانی زۆر سوپاس جارێکی دیکە سپاس بۆ ئێوە بۆ ئەم دەرفەتە هەر دایمە دیار و سەرکەوتوو بن زۆر سپاس بۆتەوە سۆڤان منە گەڕێمەوە بۆ لای ئێوە هیوادارین توانی بێتمان تیشک بخەینە سەر یەکێ لەو گروپانەی کە ڕۆڵ و کاریگەری هەیە بە تایبەتی لە پارێزگای سلەیمانی لەسەر ئاراستەکردنی بابەتە پەروەردەییەکان بە تایبەتی بۆ خێزان و بۆ مناڵەکانیش بەڵێ ئێمە سپاس دەکەین هاوکارمان دالیا کەمال لە سلێمانی و لەگەڵ بوون سپاس بۆ ئەو هەور و بابەتانی کە هەڵیە بژێرێت و لە ستۆدیۆی کراوەی سلێمانی پێشکەش بە ئێمە و بینەرانیەکەین دووبارە سپاس بۆ تۆ بۆ میوانەکانت. ئێستاش پێکەوە بینەری کەش و هەوای ئەمڕۆی شارەکانی کوردستانە بین با بزانین لەکوێوە بارانمان هەیە لەکوێ هەور و هەڵایە و کوێ لە کوردستان ئاسمانەکەی ساماڵە. زانکۆی زاخۆ ساڵانە چەندین پانێڵی زانستی جۆرا و جۆر ڕێک دەخات. ئەم ساڵ بابەتی تەسەوف و عیرفان بووە تەوەری سەرەکی پانێڵەکانی زانکۆی زاخۆ و لەلایەن چەندین شارەزا و مامۆستای زانکۆ ئەو پرسە تاوتوێکرا کە ئێمەش لە راپۆرتێک بۆ ئێوە دەخێنەوە. چونکە موریدی نەقشبەندی بە جەزبە دەست پێ دەکات بۆیان موریدەکە پێی دەگوترێ مەجذوب سالک بەڵام ئەوەی قادری پێی دەگوترێ سالکون مەجذوب. نهایات و بیدایەت ئەم وەکو سنتەرێ زاخۆ بۆ بەکۆڵینên کوردی ساڵانە وا سمپۆزیۆما ڕادبین هەفکاری لەگەڵ پشکن زانستی واتە مەدبێتن قوتابیەتمە زێدەباری ئەو خواندنا کوت پۆڵاوە وەرگرن ما کومەکە زانا و هزروانت ناوجواکی جدایت هەین کو خودانت وا بەرهەمانە واتە پەرتۆکێتوانە درێژاییە ساڵت خینن ما
و سمپوزیوما او واناتینین قطابیش نزدیک و هایداری برهمی واد بیش نزدیک و بیروبوچونت وانات بینیدن ام بجاره تلویزیون سر آست کردستانه نسبت من از بحث دیروکا دامزراندن تصور فکرم مرم پیاوه کو ام حتی بگوه بابت که بزحمته و یه مجداره و کنگی پیدا بویه آرمانچه توی چوبونه گله که گرینگه خلقه باورتنه که دتا ما بین شریعت و صوفیگری چونکه هر ایک یه جدای شیکی و هر ایک دیشیه دیه کای دکتۆر ئیبراهیم بەڵێ ڕاستیدا هەر زۆر شت ئەوەی کای دکتۆر زرار گوتی زۆر شت دەدرێتە پاڵ شافعی کە مەرز نییە ئەو بێ بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە تەسەووف بێ ئێمەتر فترەی متەئەخر چێت بێت و ئەو فەراغی کوچێ بوو پشتی هیوادارم کە کۆتا ڕۆژی هەفتەیەکی باشتان هەبێت بەم شێوەیە هاتیینە کۆتایی پرۆگرامی ئەم بەیانی 24 و هیوادارم هەمیشە لەش ساغ تەندروست بن بەخواتان ئەسپێرم.